لە دوای تۆمارکردنی 22 توشبووی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەری تەندروستی پارێزگاکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا چاکبوونەوەی کۆتا 2 توشبووی ڤایرۆسەکەی بڵاو کردەوە و لە ئێستاشدا هەڵەبجە وەک یەکەم پارێزگا زاڵبوونی بەسەر ڤایرۆسەکەدا ڕاگەیاند. من حەزەکەم ئەمڕۆ ڕای بگەێنم کە کۆتا نەخۆش کە 22 هەمین نەخۆش بوو لە قاوشەکانی تایبەت بە کۆرۆنا نەخۆشخانەی بەجێهێشت پاشەوەی کە دوێنێ شەو لە ئەنجامی پشکینەکان کە بۆمان کرد ئەم بەیانیە پشکینەکەی دەرچوو کە پشکینەکانیان نەرێنی بوون پاشەوەی کە 3 دانەجار لەسەر یەک پشکینەکانی نێگەتیڤ واتە نەرێنی پیشاندا. ئەوەی کە گرنگە ئێمە بڵین ڕاگەیاندنی کۆتایی کۆرۆنا یاخود تێپەڕاندنی کۆرۆنا بە قۆناغێکی نوێ لە هەڵەبجە دەست پێ دەکات ئەویش بە پابەندبوونە بە خۆپارێزی. ئێمە بەردەوامە بین لەو کارانەی گرتومانەتە بەر بۆ ئەو کەسانەی کە لە ئەگەری هاتنی شەپۆلی دووەمی ڤایرۆسەکە ئێمە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا مەڵبەندی 24 کاتژمێری نەخۆشەکانی کۆندامی هەناسە بەردەوام دەبێت لە خزمەت. لەمڕۆ بەدواوە پارێزگای هەڵەبجە دەچێتە قۆناغی خۆپارێزی و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان. سەرۆکی تیمی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە ئاشکرای دەکات هێشتا بە تەواوی ڕزگاریان نەبووە لە مەترسیەکانی کۆرۆنا و پێویستە وڵاتیان خۆپارێزی بکەن بۆ ئەوەی شەپۆلی دووەمی ڤایرۆسەکە نەیانگرێتەوە. سپاس بۆ خوای گەورە، سپاس بۆ هیمەتی هەموو لایەک ئەمڕۆ توانرا کۆتا نەخۆش بەڕێ بکرێ بۆ ماڵ و ڤایرۆسی کۆرۆنا تێپەڕێنێ. لەسەر پرسیارەکەی جەنابەت ئێمە ئەم مەرحەلەمان تێپەڕان بەڵام ناتوانین بڵێن ترسەکانی ڤایرۆسی کۆرۆنا تێپەڕیوە یاخود نەماوە. لەبەرەوە ئێمە سپاسی هاوڵاتیانی بەڕێزی پارێزگای هەڵەبجە ئەکەین چۆن بە هەوڵ و هیمەتی ئەوان بە پابەندبوونی ئەوان بە ڕێنمایە تەندروستیەکان توانیمان بگەین ئەم قۆناغە کۆتا داوایان لێ ئەکەین زیاتر پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکان بۆ ئەوەی ئەوەشی کەماوە بەڕاستی لە ڕووی زانستی و هێشتا نەخەمڵێ لەوەی کە کۆتایی هاتووە یانە. لە ماوەی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی بە جیهاندا لە پارێزگای هەڵەبجەش 22 توش بوو بە ڤایرۆسەکە تۆمارکران و لە دوای چاودێری و پێدانی چارەسەری پزیشکی تەواوی توشبووەکان چاک بوونەوە و قاوشەکانی تایبەت بە کۆرۆنایان بەجێهێشت. تەندروستی هەڵەبجەش داوا لە وڵاتیانی پارێزگاکە دەکات بە باشی خۆپارێزی بکەن و قەرەباڵخی دروست نەکەن. ئێستا هەڵەبجە هیچ توشبوویەکی کۆرۆنای تێدا نەماوە و سەرکەوتنی بەسەر ڤایرۆسەکەدا ڕاگەیاند. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.